دەوەستێتەوە سەر پەرلەمانی کوردستان بەڕاستی وەکو یەکێک لە دەستگا هەرە گرنگەکانی کە چاودێری کۆمەڵێک پرس دەکات لە هەرێمی کوردستان ینی گلەی زۆر لە پەرلەمانی کوردستان هەیە ینی بەو ئەرکی خۆی نەیتوانیوە هەڵسێت ینی بەرپرسیارەتی پەرلەمانی کوردستان لە ئێستادا لەوەدایە کە کاتێک کە پرسێکی وا دەورژێندرێت دەبێتە پرسی میدیایی لایەنێک بانگەواز دەکات کە لە هەرێمی کوردستان چ چیمیایی بەکار هاتووە پێویست دەکات پەرلەمان زوو بە تەڕدەستی لیژنەیەکی بۆ لێکۆڵینەوە بە دوواداچوون بۆ پرسانە پێک بینێ بەڵام ئێمە دەبینین پەرلەمان بۆ دەیان پرسی تر بەڕاستی ئەو بۆ ئەرکی خۆ بۆ بەرپرسیارەتی خۆی هەڵنەستاوە ئێوە دەوەستێتەوە سەر ناوەڕۆکی دەستگا فەرمیەکانی ئەو پێکاتەی کە نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکەن لە پەرلەمانی کوردستان بەداخەوە نەیانتوانی وەک پێویست لە ئەست بەرپرسیارەتی خۆیان ببن ئەمە یەک لە پرسەکانە ئەوەی تریش بەڕاستی بێدەنجی دنیا لە ئاست ئەم پرسا دەوەستێتەوە کە بەرپرسیارەتیەکە دابش دەبێت لە میدیاوە بگرە لە خەڵکەوە بگرە لە چاودێرانی سیاسی لە ڕێکخراوە پەیوەنددارەکانی مافی مرۆڤەوانە دەبێت هەمویان بە ئەرچی خۆیان هەستن ئەوە نەکرێت بەڕاستی بڕوا دەکەم ئەم پرسە شوک و کۆمەڵێک کارەساتی ترکە لە ساڵی ڕابردوو ڕوبۆڕی کردبووتەوە هەر بە بێدەنجی تێدەپەڕێت ئستادا کاتێ بانگەواز دەکرێتکە سەچی شیمیایی بەرامبەر بەگەڕی لا بەکار هاتووە پێویست دەکات لەسەر هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی لایەنەکانی پەیوەنددار بەو پرسە پەرلەمانی کوردستان و میدیا لە هەموویەوە بەڕاستی ئەم پرسە پەردە لەسەر ئەم تاوانە هەڵ بماڵێ بۆی بتوانین ئەم پرسەش بە بێدەنجی زارشکە تێنەپەڕێت ئەو شێوە کارانەی کە ڕژیمی تورکیا ئیکاتن ئیسفادەی لەو بێدەنجەی کۆمەلگای نێودەوڵەتی کردووە بە هەمویانەوە بە ئیسفادەیشی لە خودی پەرلەمانی کوردستانی کردە کە بێدەنجێکی ئەوە دەکات بۆی ئەو هەموو بێدەنجانە ئێمەمانان پێمان وایە دەبی بەدەنگ بین بۆ ئەوەی حەدێک بۆ ڕژیمی تورکیادا بندرێت چیتر بە کەیفی خۆی گەلەکەی ئێمە ئەوها سوودماژ نەکاتن بۆیە لە ڕێگای ئێوەشەوە داوا لە پەرلەمانی کوردستان داوای لە UN کۆمەلگای نێودەوڵەتی دەکەین حەدێک بۆ ئەو کۆمەڵکوژێ دابدرێتن من پێم وایە مەسەلەی کۆمەڵکوژی شتێکە لە هەموو دنیا ڕەفز کرایتەوە ئەوانەی کۆمەڵکوژیشان کردی ئەوە گەن و نەبینینەوە ڕژیمی سەدامان دیت ئێستا کەش پەلێکی ڕەشە بنین سوانیانەوەیە بۆیە هەموو کارێکی ناڕەوا بەرامبەر بە گەلەکەمان بەرامبەر بە مافی مرۆڤ لە هەر وڵاتێکی چادەورەی ئێمە دەیکرێتن پەرێکی ڕەشە بنین سوانی ئەو ڕژێمی کە ئەنجامی دەداتن بۆ مەسەلەی بانگەوازی پەکەکەی ئێمە هیوادارین خەڵک هیوادانی هێزولانە سیاسەکان هیوادانی کۆمەلگای نێودەوڵەتی بەپیل بانگەوازەکەی دابچن و حقیقەتیش لە قەزیەکە بزاندرێتن بزانین ئایا ئەوەی ڕژیمی تورکیا ئینکار دەکە دەرێوانی ئەوەی پەکەکە دەرێ وایە هەنجی بۆ کۆمەلگای نێودەوڵەتی ڕۆن دەبتەوە کام لایەن ئەوە دەکە هەنجی ئەگەر تورکیا ڕاست دەکا پەکەکەی ئەوەکە ئەگە پەکەکە ڕاست دەکا و کە کاری وای کردووە دەبی ڕژیمی تورکیا بخرێتە بەر علامەت ئیستیفام بخرێتە بەر عقوبەی نێودەوڵەتی بخرێتە بەر ئەو یاسا و ڕێسانێک کە باز لە قەدەغەی چەکی چیمیایی دەکا پێشمان واشە ئێمە ڕژێمەکانی چ ئێرانە چ تورکیا کە کات خۆی عێراقا دەست ناپارێزن لە قەزیەی نەتەوەی و نیشتیمانی ئێمە لە قڕکردنی گەلەکەی ئێمە بەڵام پێم وایە بە قڕکردن و بە چیمیاباران گەلی ئێمە لە ناو ناچی قەزیەی ئێمە لە ناو ناچی قەزیەی ئێمە قەزیەکی ڕەوایە قەزیەیەکە بێقەید و شەرت چارەسەرکردنی ئاشتی لە ناوچەکە دەباتە پێش بەدیدێنی نەک بەو شێوەی کە ئێستا ڕژێمەکان تەعامڵمان لەگە دەکەن